بۆیە خۆشەویستەکانم یەکێک پێتان سیر نەبێ ئەم قسەیەکەم یەکێک لە هۆکارەکانی هاتنی پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم بۆ ئەوەی کە خەڵکی فێرکا کە چۆن خواردن بخۆن چی باشە بۆیان و چی خراپە بۆیان هەیلەوە پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم ئینەما بوعیثت لئوتەممە مەکارم الأخلاق بۆیە هاتووم تەکمیلەی ئەخلاقی بەشەریەت بکەم خوای گەورە فەرمێ وما خەلەقت الجن والئینس إلا ليعبدون بەڵام ئەم عیبادەتە بە سەحەتێکی خۆش و خواردنێکی چاکەوە نەبێت ناکرێ بۆیە خوای گەورە کە باسی پێغەمبەری خوا کە فەرمێ صلی الله علیه و سلم ئەفەرمێ یحل لهم الطیبات ويحرم عليهم الخبائث پێغەمبەرم بۆیە ناردووە بۆ ئەوەی کە چاکەکانتان خواردنە چاکەکانتان لەسەر حەڵالکە و خراپەکانیشتان لەسەر لابەرێ هەیلەوە کەواتە خواردن گرنگە هەروە بۆ سادەیەنێک ئێمە تێیەکەین ئەگە پێغەمبەرێک هاتبێ خوای گەورە ئەهلی کتابی لێ ئاگادار کاتەوە ئێمە بۆیە ئەم پێغەمبەرەمان ناردووە بۆی کە چاکەکانتان لەسەر حەڵالکە خراپەکانیشتان لەسەر حەرامکە هی پێغەمبەری بۆ بەس هاتبێ کەواتە هەدەفەکە گەورەیە کەواتە خواردن جێیەک و شوێنێکی گەورەی لە ژیانی بەشەریەتە داگیر کردووە بۆی ئەبێ ئاگامان لێ بێ